سڵاتوانێ بێەوەم کاتتان باش بنەران لە ئەڵلقەی شتری پرۆگرامی ئەڤڕۆ جارێکتر پێتان دەگەینەوە لە مەڵخەی بەرنامەی ئەڤڕۆ لەبارەی بەردەوامی قەیران سروشتی ناکۆچی و ئیدارەدانی قەیرانەکان گفتوگۆ دەکەین وەگەوەی دەزانین قەیرانەکان تا دێ درێژە دەچێشێ و لێکەوتەکانی زیاتر دەبێت لەسەر ژیانی جڤاچی و ئابووری و سیاسی لە بەرامبەر ئەوەدا بەهۆی ئەمبار و دۆخە ڕەچەتە و ئیدارەدانی دۆخەکە بە شێوازێک دەکرێت کە بەشێک لە هەڵسوڕاوانی بواری چەپ و کۆمەنیستی تێگەیشتن و ڕەخنەی توودیاندا هەیە لەبارەی شێوازی ئیدارەدانی قەیرانەکانی هەرێمی کوردستان. دەوەستین لەبارەی ئەوەی کە بۆچی قەیرانەکان درێژە دەچێشی، ناکۆچی ململانیەکان و سروشتی ململانیەکان لەسەر چییە؟ مەترسی جێبەجێکردنی ڕەچەتە و بنەماکانی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی لە ئێستای هەرێمی کوردستان دەبێتە چوارچێوەی بەرنامەی ئەڤڕۆ لەگەڵ بەڕێز شەمال عەلی هەڵسوڕاوی کۆمەنیست گفتوگۆی ئەم تەوەرە دەکەین. کاک شەمال سڵاو لێبێ و گەلک بەخێر بێت. زۆر سپاسانە سڵاوی خۆشتان. لای جنابتەوە لەوە دەست پێ بکەم قەیرانە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکان تا دێ درێژە دەچێشێ، خوێندنەوەی ئەوە چییە بۆ بەردەوامی درێژە کێشانی قەیرانەکان؟ بەڕای منم قەیرانی وەک قەیرانی سەرمایه‌داری دیارە لە فۆرمێکی تایبەتی کوردستانە قەیرانی تەراکومە، ئەو تەراکومی سەرمایە کەڵەکەکردنی سەرمایە لە کوردستانە لە 25 ساڵ لەمەوبەرەوە لەلایەن دەسەڵاتدارانی حاکمی ئێستای کوردستانەوە دەستی پێکرد لە فۆرمی ئەتوانی بڵێ تاڵانکردنی سەروەت و سامانی کۆمەلگاوانە چووە پێشەوە. ئەمڕۆ ئەم قەیرانە ئەم دۆخە گەیشتە جێگایەک کە چیتر ئەم کەڵەکەکردنی سەرمایە بەم شێوازەی لە ڕابردووە ڕوویداوە ناچێتە پێشەوە و مەبەستم چێ بەو شێوازە، ینی کەڵەکەی سەرمایە ئەکرا هاوکات لەگەڵ کەڵەکەی سەرمایە بە جۆرە لە جۆرەکان فرسەت هەبوو تۆڕێکی بەژەوەندی دروستکەی خەڵک لە ئاستێکی دیاریکراو لە گوزەرانە ڕابگری و ئەو دەمانە بێدەنگکەی ئەو دەنگانە بێدەنگکەی کە داوای مافە سەرەتاییەکانی هاوڵاتی بوون لەم وڵاتەیە ئەکەن. ینی تقریبەن ئەوەی کە زۆر جارە وترێتەوە ئەم حیزبانە هاتن کۆمەلگایان کڕی تۆڕی بەرژەوەندیان دروست کرد، خەڵکیان کرد بە مەعاش خۆر موچە خۆر، ئەمانە هەمووی لێکەوتەوەی ئەو پرۆسەی کەڵەکەکردنی سەرمایە بوو. من وازانم کە لەم دۆخەی ئێستاە ئەم پرۆسەیە کەوتە کێشەیەکی ینی ڕوبەڕووی کێشەیەکی گەورە بۆتەوە، ڕوبەڕووی قەیران بۆتەوە بە هەموو معنایەک و قەیرانەکەش هۆکاری ئەساسی بەشێک کەمبوونەوەی نرخینەوتە و بە بەشێک جێگا و شوێنی سیاسی کوردستانە وەکو دەسەڵاتێک لە ناو عێراقا لە پەیوەند بە دراوسەکانیەوە. ئەمە کارێکی کردووە کە ئێستا پرۆسەی ئەم کەڵەکەکردنە تووشی ئەم کێشەیە ببێ و ئەم پرۆسەی کەڵەکەکردنە نەکرێت بچێتە پێشەوە بە ڕێگای تر جگە لە مەحرومکردنی تەواوی خەڵک لە هەموو ئەو جۆرە بەرتیلەی کە بە کۆمەلگا ئەدرا و هێنانە خوارەوەی ئاستی گوزەران تا ئاستێکی زۆر نزمتر لەوەی کە ئێستاش هەیە. من وازانم کە قەیرانەکە هۆکارەکانی ئەمەیە، ئەمەی کامی قەیرانی سیاسی و حیزبەکان ڕێگناکەون بە بڕای من فۆرمی دەرکەوتی ئەم قەیرانەیە نەکۆتی قەیرانەکە. لەسەر ئەوەی جناب ناوی لەدنەی فۆرمی قەیرانەکە یان چوارچێوە شکلەکەی قەیرانەکە ئێستا لایەنە سیاسیەکان خەریکی بەخشینەوەی تۆمەتن، بە تایبەتی ئیتلافی حکومڕان و پێنج لایەنەی کە ناسیۆنالیست و ئیسلامیەکان کە کابینی هەشتەمیان پێکێنا ئێستا هەر یەکێکیان جەماوەر بە جۆرێک گۆش دەدا کە قەیرانەکە پەیوەندی بۆ وایە، لایەکیان پێی وایە و ئەوە ئیتفاقیان ڕۆشاندۆتەوە و خەڵکی هەنداوە، لایەکی تریش پێی وایە کەەوە ئەوە لایەنەکەی ترە پەرلەمان پەک دەخا و دەسەڵاتی احتیکار کردو و کۆمەڵێ تۆمەتی تر خەریکی ئەم جۆرە تۆمەتانە بۆ یەکتری دێبەخشنەوە. ئەمەیان چ ڕوویەکی ململانیەکەیە؟ بە بڕای منە ململانیە لەسەر بەش، ینی هەموو ئەوانی کە ئێستا قساناکەن بە گۆڕانیشەوە بە یەکێتی نیشتیمانیەوە با ناوەکانیان بڵین نەڵین ناسیۆنالیست و ئیسلامی بە یەکگرتووی ئیسلامیەوە بە کۆمەڵەوە بە هەموو وەحزابانی کە بە جۆرە لە جۆرەکان لە پەرلەمانە هاوپای ئەم دەسەڵاتدارانەی ئەمڕۆی ئێستا لە هەولێرە کێکەکەیان بەشکرد بوو. هەموو ئەمانە بەرپرسن لێ، ینی ئێستا بە جۆرێک تۆ وایە بینیتەوە بۆ نمونە لە سلێمانیە خۆپیشاندان نەکرێت. من تێناگەم خۆپیشاندان بۆ خەمی ئەوە هەیە کە بچێتە بەردەمی مەقڕی پارتی، بەڵام کەس خەمیەوە ناخوا کە بچێتە بەردەمی مەقڕی یەکێتی. من نازانم بۆ خۆپیشاندانەکانی سلێمانی نابێت لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان نابێ. ئەو بەشێکە لەو دەسەڵاتی کە تا ئێستا لەم
تاوانکاری کوردستانە بەشی هەبووە و بەشێکە لەو مەنزومەیەی کە خۆی دەوڵەمەند کردووە لە نەتیجەی ئەم تاڵانکردنی سەروەت و سامانەوە بە بڕوای من ئەمە جۆرێک بەشێکی هەوڵدانە بۆ کەمکردنەوەی زەرەر و زیانە سیاسی و ئابوووریەکان لە ئەنجامی ئەم قەیرانەی کە هاتوۆتە پێشەوە و بەشێکی تریشی بۆ دروستکردنی سیناریۆیەکی دیاریکراوە کە لە ڕاستیە خەتەواتەکان و هەنگاوەکانی دەسەڵاتی تیاچێتە پێشەوە. ئێستا گەر یعنی ئێمە ئستفتایە بکەین یان ئیسیبیانێ بکەین کە لەبارەی خەڵک یعنی بەشێکی زۆر لە ینی ڕەنگە تێگەیشتنەکانی خەڵک وابێ لە زۆربەی شارەکانی کوردستان کە قبوڵی ئەم بیانوانە بکەن کە ئەم هێزانە بۆ یەکتری دێهێننەوە ئەم دەستگا ئەعلامیە زەبەلاحانەی لەبەر لایەنە سیاسیەکان هەیە و ئەم جۆرە احتیکارکردنی فەزای گشتی کە لەبەر دەستیانە تا چەند فەزایەک ماوەتەوە بۆ هاوڵاتی کە تێیدا بەشدار بێ و وشیارەکی مزەیەف دروست نەبێ سەرڕای ینی سەرڕای قەیرانەکە. من بە حقەتەکەیەوە بڵێ من وا ئەزانم کێشەی خەڵکی کوردستان کێشەی هوشیاری مزەیەف نییە دیارە ئێمە زۆر جار توێژی پێشکەوتن خواز و خەڵکانێکە ئایندە باشتر ئەبینن و ئەوانە زۆر جار ئەکەونە سەر ئەو گومانەی کە خەڵک نازانێ خەڵک وشیار نییە خەڵک فریوی خواردووە خەڵک من وا ئەزانم ئێستا خەڵک فریوی نەخواردن قسانێک ئێستا من بە بەڕێستم وت هەموو خەڵکی سلێمانی زانێ هەموو کەسێک لە کوردستان ئەمان نازانێ ئەمانە چیان کردو 25 ساڵی ڕاوردوو چونکە شتێک نەبووە لە پەنها ناکرابێ شتێک نییە لە بشتی بەردەوە کرابێ ڕوون و ئاشکرا لەبەر چاوی خەڵک کراوە ئاخر ینی کەسەکان ئەوانەی کە ئەمڕۆ دەوڵەمەند بوون لەسەر حسابی خەڵک و لەسەر حسابی ئەم تاڵانیە وەکو ئەفراد ناسراون کە دوێنیان چی بوو ئەمڕۆیان چییە مەسەلەکە بە بڕوای من زۆرتر لەوەی هوشیاری بێ زۆرتر لەوەی نەزانی بێ با بڵێین بەوەی کایات کە بە بەڕێز ناو نەهوشیارێکی مزەیەف زۆرتر بێتوانایی ئاستی ڕێخستن و ئاستی تۆکمەبوون و کۆبوونەوەی هێزی جەماوەرە لە بەرامبەر ئەم وەزعیەتی پرۆژەی سیاسی تر زۆر دروستە ینی هەستەکەی کە پرۆژەیەکی سیاسی تر جیاواز لەوەی کە لەم حیزبانە هەیە پرۆژەیە کە ئومێدی سەرکەوتنی هەبێت چونکە ئەزانی مەسەلەکە چییە خەڵک هەر تەنها بەدەست بێ موچەیی و بێمەعاشی و وەزعیەتی نالەباری اقتصادی و هەموو ئەم گەندەڵی ئەم تاڵانکاری کە لە کوردستان ناچێتە پێشەوە ژیرۆدە نییە بە موقعیتی کوردستانە و لە ناوچەکەی ژیرۆدەیە ترسی ئێرانت هەیە ترسی تورکیات هەیە ترسی داعشت هەیە ترسی وەزعت هەیە لەگەڵ عێراقا یعنی کۆمەڵێک فاکتەر کاری کردووە کە خەڵک بەسەر هەتا تەجروبەی سووریا ئەبینن تەجروبەی قەزافی و لیبیا ئەبینن هی یەمەن ئەبینن هی وڵاتانی تر ئەبینن و ترسیان لێنی شووە نەبادا دۆخێکە دروست ببێ هەڵسانێکە دروست ببێ بڵین ڕەفزکردنەوە و یاخیبوونێکە دروست ببێ لە بری ئەوەی ئایندەیەشی باش بێنێتە دی لە بری ئەوە ئێمە دووچاری وەزعیەتی سووریا ئەوە نەبکەوە ئەم ئەگەرەش دوور نییە بەڕاستی لەو وەزعیەتە لەو هەلومەرجی کوردستانە لەبەرەوە من وا ئەزانم کە کێشەی خەڵک بە دەرەجەی یەکەم کێشەی نەزانی نییە ینی ئەوەی کە تەسەوری ئەوە بکەیت کە خەڵک مەسەلەن بۆ نمونە پێویستەکە قەناعەتی پێ بکەی ئەزانی تۆگەر مناڵەکەت بە تێری بنوێ بە برسێتی نەنوێ باشە پێویستەکە ئێمە بەمە بە خەڵک بڵین خەڵکەمە باش ئەزانێ ئەزانی ئەم کوردستانە سەرەوەی سەرەوەی عەرز و ژێری عەرز هەمووی سەروەت و سامانە ئەزانی 25 ساڵە ئەم دەسەڵاتە بە هەموو حیزبەکانەوە بە هەموو گروپەکانەوە هەتا بۆشی خۆی بە ئۆپۆزیسیۆن زانێ ئێستا بەشێک بووە لەم تاڵانکاریە بۆ چ پێویستمان بەوەی ئەمانە بخەڵن خەڵک باشی زانێ بەڵام ئەوەی کە خەڵک ئیمانی پێی نییە باوەڕی پێی نییە و بەڕاستی وەکو پرۆژەیەکی سیاسیش لە بەردەمیانی ئەوەی ڕێگەی نەجات چییە دێمە سەر با بڵێن ئەم زوتنەوە کۆمەڵاتیان لە ئێستا هەیە وە خوێنەوەیک بۆ ئاستی ناڕەزایەتیەکان دەکەین کە وەکو ڕەدێک لە بەرامبەر ئەم بارودۆخە دەبیندرێ کەواتە لە ئێستا ئەگەر ئێمە خوێندنەوەیەک بکەین بۆ سروشتی ناکۆچیەکە و جۆری منمنانێکە پێ وایە ئەسلی سروشتی ناکۆچیەکە لەسەر چییە لەناو ئیتلافی حکومڕان و لەبارەی جیاوازیان لەبارەی ئیدارەدانی بۆ سیستەمی سیاسی و بۆ چارەسەری قەیرانەکان لەسەر بەشکردنی زەرەرەکان و قازانجەکانە زۆر بەڕوونی بەشێک پیان وایە کە زەرەری زۆر ئەبێت ئەترافی تر قوبوڵی بکە و تەحملی بکە ئەمان بەشێکی کەم لە زەرەر قوبوڵ بکەن و لەم پرۆسەی ئاڵوگۆڕای سەیری کە من 25 ساڵە لەناو پرۆسەی نیولیبرالیزەکردنی ئابووری کوردستانی 25 ساڵە ئێمە پرۆسەی بە تایبەتیکردن و بەکارهێنانی
دام و دەستگا حکوومیەکان بۆ دەوڵەمەندکردنی توێژێکی دیاریکراو لە کۆمەلگا و سەرمایه‌دارانی ئەم کۆمەلگایە دەستمان پێکردو 25 ساڵ لەو ڕۆژەوە پارتی و یەکێتی و بەرەی کوردستانی بەم ئەحزابانەوە هاتن لێرە دەسەڵاتیان دروست کرد لەم ڕۆژەوە ئەم پرۆسەی تاڵانیە دەستی پێکردووە تازە نییە ئێمە ئێستا گەیشتونەتە قۆناغێکی دیاریکراو لەم پرۆسیسە کە 25 ساڵ دەستی پێکردو ئەم قۆناغێکی زۆر حاسیمە قۆناغی چییە قۆناغی بە مؤسساتی کردنی ئەو تاڵانیە کە ئەکرا یعنی سەیری کۆمەڵێک ناوەند لە ناو ئەم دەسەڵاتەیە خۆیان بە بەروبوومی ئەم پرۆسەیە دەوڵەمەند کرد ئێستا هاتوون ئەیانەوێ هەمان سەرمایە بەکاربێنن بۆ کڕینی ئەم دام و دەستگایانەی کە هەن بۆ کڕینی ئەو خزمەت گوزاریانەی کە هەن بۆ خصوصیکردنەوەی هەمووشت بۆ بەکاڵاکردنی هەمووشت بۆ بەکاڵاکردنی خوێندن تەندروستی دێمە سەر ئەم بەرنامەی کە دەستیان پێکردووە ئێستا دوو ڕێی هەیە لە وەسەتی سیاسی بە شێوەیەکی گشتی کە زاڵ بۆەوە بۆتە دوو قوتوبێک پێی وایە کە پێویستە بەبێ مەرز دەستپێکی یەکەم پەرلەمان کارا بکرێتەوە ئەوەکەی تریش پێی وایە دەبێ ئاڵوگۆڕ لە شێوازی سەرۆکایەتی پەرلەمان بکرێتن و کۆمەڵی بابەتی تر پێت وایە ئەگەر پەرلەمانیش کارا بکرێتەوە و بەم شێوازی ئێمە بەو عقلێتی چونە ژێر ڕکێفی ڕەچەتەکانی سندوقی دراوی نێودوڵەتی و بانکی نێودوڵەتی چی لە وەزعەتی خەڵک دەگۆڕێ وەزعەتی خەڵک نالەبارترە بێ پەرلەمان کاراکردنەوە بەو ئەتیجاهی کە بەڕێزت باسیەکەی کە دیارە من پەرلەمان کاراکردنەوە زین چۆنە پەرلەمان یاعتیباری خۆی لە دەستدا ئەنی من نازانم بازێک لە خەڵکان ئێستا چاوەڕوانی ئەوەن هەڵبژاردننی داهاتوو وا بکرێ وا بکرێ من وازانم هەر هێزێک بێ لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئاڵوگۆڕ لە وەزعی کوردستانە دروستکە ئەوانە مشکلی ئەساسی بۆی لە هەڵبژاردننی داهاتووە ئەوە نیە خەڵک قانعکە دەنگ بەخۆی بدەن ئەوەیە خەڵک قانعکە بچن بۆ دەنگدان چکە خەڵک بینی پەرلەمانیان هەر ڕێک وەکو مەکتەبی شەو جاران مەکتەبی شەو دەوامشتی عادی بوو مامۆستا لەوێ نابوو یا مدیر بڕیارێ داوان دەرگاکەی داخزەی بڕۆنە بۆ ماڵەوە پەرلەمان وای هەر لە کوردستانە یعنی بەڕاستی هەرچی ئەوەی ناوی ئەعتیبارە ئەوەی ناوی جێگاو شوێنە ئەوەی ناوی پرستیژە پێوەی نەما ئەوەی کە پەرلەمان کارا بکرێتەوە بۆ درێژەداری ئەم پرۆسیسە بە بڕوای من لە زەرەر و لە کارەساتێک بۆ خەڵک دروستەکە کارەساتێک بۆ خەڵکی کوردستان دروستەکە کاراکردنەوەی پەرلەمان بۆ ئەنجامدانی ڕەچەتەکانی بانکی دراوی نێودەوڵەتی یا بڵێن بانکی جیهانی ئەمە بە بڕوای من دوا بزمارە لە تابوتی هەموو ئەو مافانە ئەدرێ هەموو ئەو خزمەت گوزاریانە ئەدرێ کە خەڵک لە ڕابردووە بە خەڵات پەرلەمان پەک خراوە و یعنی دۆخی موسسەکانی تری هەرێم دەبینین کە علاماتی پرسیاریان لەسرە ئێستا دەسەڵاتی تەنفیزی تەواو دەسەڵاتی کراوەیە خەریکی پرۆتۆکۆڵ و وەسەر لە نوێ ئاڵوگۆڕ پێکردنی فرۆشتن و هەڕاستکردنی کەرتی گشتی و هێنانی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتیە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران چەند جارێک ئەمە دووپات دەکات و دەڵێ ئەم قەیرانە ڕاستە ئێمە ئازارەدا بەڵام ئێمە دەیوی بیکەینە دەستپێک بۆ چاکسازی بۆ ڕاستکردنەوە ئەوەی ئێستا هەیە ئەم شێوازی ئیدارەدانی قەیرانی دارایی و ئابووری هەرێم ڕاست دەکاتەوە قەیرانەکە چاک دەکات نەک هەر قەیران چاناکە سێریکە ئەمە ئەم دۆخی کە لە کوردستانە ڕوئەدا سیناریویەکی ئاشنایە ئەوانی کە متابعی پرۆسەی نیۆلیبرالیزەکردن و خەسخەسەکردنیان کردبی و ئەمانە پرۆسەیە پێی ئاشنا لە ئەرجنتین کراوە لە بەرازیل لەم ئەمریکا لاتین تقریبان هەمووی کراوە بەشی زۆری ئەو وڵاتانەی کە لە بندەسی ڕەچێفی سیاسەتی ئەمریکا و بانقی نێودەوڵەتی و سندوقی دراوی نێودەوڵەتیا بوون لە میسر کراوە لە سووریا بە جۆرە لە جۆرەکان لە میسر هەر بەردەوامە ئەکرێەوە وامانە لە هەر جێگایەک ئەمانە کراوێ نەک هەر خەڵک بەرژەوەندی هیچی پێ نەگەیشتووە نەک هەر هیچ اقتصاد نەبوژاوەتەوە نەک هەر خەڵک لەباری ئابوووریەوە لەباری ئازادیەکانەوە لەباری کۆمەڵایەتیەوە بەرەو پێشنەچۆ ئەوانە بگرە هەڕەشە و مەترسی گەورەی دروست کردووە ینی زۆرێک لەوانە کە تەحلیلی وەزعی سووریاکەن و ئەمانە بەشێک لە هۆکارە ئەسڵیەکانی ئەمریکا ئێستا لە سووریا ڕوئەدا بەو پرۆسەی ئەزانن پرۆسەیەک بۆ من پێم وایە ئەمەی کە لە کوردستانە بەڕێوە ئەچێ بە جۆرە لە جۆرەکان لەو پرۆسەیە ئەچێ سەریکە دەوڵەت و دەسەڵات لە خەدەمات ئەکشێتەوە لە خوێندن ئەکشێتەوە لە تەندروستی ئەکشێتەوە لە تەوفیرکردنی کارەبا بە نرخێکی مناسب ئەکشێتەوە لە تەوفیرکردنی ئاو بە جۆرێکی مناسب و ئەوانە ئەکشێتەوە هەموو ئەم بۆشایی کە دروست ئەبێ ئەم بۆشایی کە پێک دێت و ئەوانە لەلایەن قتاعی خاصەوە پڕکرێتەوە و لە هەمان کاتیشا دەوڵەت لە
ئەو پرستیژە و ئەو جێگا و شوێنە ئەکشێتەوە کە بتوانێت ئەمنیەتی شتەوفیرکە ئەو بۆشای لەلایەن تۆڕی مافیایی تۆڕی تاوانکاری پڕ ئەکرێتەوە و ئەو زمینەیە کە دروستە بێ بۆ تەقینەوە ئەمە خاڵێکیان ئەگەر ئیزازەبەی جانی بەکەی تریان قڵشتی نێوان باڵەکانی دەسەڵاتە یعنی ئەم باڵانی دەسەڵات ئەم پارتانەکە ئێستا لە بەرامبەریەکە ڕاوەستاونەتەوە بەشێک لە ئەنجامی ئەم قەیرانە و لە ئەنجامی ئەو بار و ئەنجامانی ئەم قەیرانە پێچی دێنێ و نەک تەنها لە ناو ئەحزابەکانە لە ناو خودی هەر حیزبێکیشە خەریکە باڵی جۆر بە جۆر دروستە بێ یعنی خوارەوەی کۆمەڵگا وێرانەکە سەرەوەی کۆمەڵگا وێرانەکە هەرچیت ئەوێ بۆ دروستبوونی ئاشوبی کۆمەڵایەتی متەوەفیرە و ئەمە نەک تەنها هەڕەشە لە ژیانمان ئەکا ژیانی ئاسایی گوزەرانمان ڕەشە لە ئایندە و داهاتی خەڵکی کوردستانی شەکە بەڕاست کەواتە ئەم سیاسەتەی ئێستا هەیە توانای استقراریەتی هەیە و بە بەردەوام ئێمە ناخاتەوە بگەڕێنەوە مرەبعی ئەوەل چوارگۆشەی یەکەم بە بڕای من ئەم سیاستانە پێویستەکە بەرەنگاری بوەستیلەوە ئێمە نەک ناخاتەوە مرەبعی ئەوەڵ ماخاتەوە مرەبعی ئەوەڵ لەوانەیە مەمنون بین وازانم کە ئێمە زۆر بەرەو دواوە ئەباتەوە و زۆر هەلومەرجێکی نالەبار بۆ گوزەران و ژیان و ئەمنیەت و هەموو ئایندەی خەڵک دروست باش ئەوانەی جەنابەت ئاماژەی پێ دەکەی ئەوەی هەیە کاک شەماڵ یعنی لە ناو ململانەیەکان و ئەوەی ڕۆژانە لە میدیاکانی یعنی بە ناوی سربەخۆ بە میدیاکانی نزیک لە خۆیان ئاماژەی پێ دەکرێت ئەم بابەتانی جەنابەت باسیەکەی بابەتی شایانی باز نین بەقەد ئەوەی باڵی فلانەش لایەن چیوێت وە پرۆژەی لایەنتر چیوت یعنی مەبەستم ئێستا بە جۆریشتر لە فەزاکە خەڵک مەژغوڵ کراوە بە شتتر بۆچی لە ناو خودی ئیتلافی حکومڕان لەسەر هێنانی لەسەر جێبەجێکردن و تەسلیمبوون بە سیاسەتی نیولیبرالیزم قسەیەکی جیانیە لەبەرەوەی هەمویان یەکن لەسەری لە ئیسلامیەوە بیگرا هەتا گۆڕان هەتاکو یەکێتی هەتا پارتی هەمویان متفقن لەسەر ئەمە کێشەیەکیان لەسەر متفقن و بۆچی ئەوان کێشەیەکیان نییە متفقن لەسەر ئەوەی کە ئێستا ئاوا باسەکەن و ئەوانە زۆر جار تۆ جار ناکەیتەوە وەختێک دێتە سەر باسی ئەوەی ئالیەتی اقتصاد چۆنی بگۆڕین جیان ناکەیتەوە قسە دێتە سەرەوەی ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە بە جۆرە لە جۆرەکان سۆشیالیزمە هێشتا ئەم حکوومەتە کەس نازانێت سۆشیالیستی یا قەتاعی خاصە بە پێویستمان بەوەیە لەمەوە بیگەڕین دیارە مەبەستیان ئەوەیە کە کەرتی تایبەت و خەڵکانی خاوەن سەرمایە ئازاد نین لەوەی کەوا ئۆکسسیژینەکەشمان بکەن بە کاڵاو پێمان بفرۆشنەوە ئازاد نین لەوەی کەوا ئاوی پاچی ئەم کۆمەلگایش بکەن بە سەروەت و سامان و بیکەن بە کاڵایەک و لە بازاڕە پێمان فرۆشنەوە هێشتا ئەوان ئازاد نین ئەو ڕۆژە بنگێکێک لە سەرمایه‌دارەکانی سلێمانی جوێ لێ بوو ئەوانە زۆر بە ئاشکرا ئەدوت کوردستان دانراوە بۆ مەزاد من ئامادەم کەرتی کارەبا بکڕم ئەمە قسەی ئەو بوو من ئامادەم کەرتی کارەبا لە کوردستانە بکڕمەوە باقی دنیاشم لە پشتەوەی 20 میلیارد دلارێم 20 میلیارد دلارێم ئەی حکومەت چەندێ قەرزارە 20 میلیارد ئەوە من 20 میلیارەکەی دێمە با لە قەرزەکەی ڕزگاری بێوانە کەرتی کارەبان بنێ بە عامودەوە بە وایەرەوە بە محەویلەوە بەو خەڵکانەوەی کە کاری لەسەرەکەن ئەوانەی کە لە دایرەی کارەبا کارەکەن بە هەموو شتەکانیەوە بمدەنێ من بیزاخر کەم وڵات هەیە لە دنیای بەڕاستی خەسخەسخەیان بێتە ئەم ئاستا ئەمە بەشێکە ئەمە هەڕەشەکردنە لە ئەو شتێک کە پێوترێ ئاسایشی نەتەوە یەکێ لە تایبەتمەندیەکانی هەرێمی کوردستان و ئێستا کە زۆر زار قسە لەسەر ڕۆڵی کەرتی تایبەت دەکرێت دەوترێ ئێمە سەرمایه‌داری وشەخۆرمانەیە و کەرتێکی تایبەتمانەیە ئێستا مەترسیەکە ئەوەیە ئەگەر حزب بە جۆرێ لە جۆرەکان ئەمڕۆ بە ئاشکرا کۆمپانیای زەبەلاحی حزبی هەبێ یعنی مەترسیەکەیە کە جارێکی تر لە ناو خودی حزبی حکومڕانە ئەوەی پێی دەوترێ کەرتی تایبەت و خۆیان بیکڕنەوە بە دیوێکی ترە ئەمە چەند مەترسیە لەسەر ئەوەی کە یعنی دەسەڵاتێک بەدەستەوە بێ یاسای بەدەستەوە بێ و ئابووری بەدەستەوە بێ و یعنی پۆلیسی بەدەستەوە بێ ئەمە چەند دەسەڵاتێکی بەهێز کۆمەلگایەکی لاواز دروستەکە بێگومان ئەوە زۆر دروستە کاتی خۆی کە تعریفی فاشیزمیانەکریان و فاشیزم حکومکردنی کۆمپانیەکانە هەنی ئەو کۆمپانیان کە ئابووریان بەدەستەوەیە سیاسەتیشان بەدەستەوە بێمە خەتەرێکی زۆر گەورەیە بەڵام خەتەرەکە لەمەش گەورەترە من هاتمە سەر باسی ئەو کەم کە قەڵش لە ناو حیزبەکانە دروستە بێ بەشێک لەسەر ئەم کڕینە یعنی هەر ئێستا ئەو شتانە و قتەعاتانە کە دانراوە بۆ فرۆشتن چێ توانای کڕینەوەی هەیە لێرە چی ئەتوانێت بیان کڕێتەوە غەیری ئەوانەی کە پێشتر خۆیان دەوڵەمەند کردووە غەیری ئەوانەی کە ملیارەتەکانیان کۆ کردوتەوە یعنی بەنسبەت ئەوان و هیچ فەرق ناکات پارە لەم جیرفانەوە دەرێ نوێی خەنەوە جیرفانە و سەرنجام هەرچی مڵک و ماڵ و هەرچی شتێک کە ئەم کۆمەلگایە خاوەنێت هەبێ هی ئەوان و ئەمە لەم پرۆسیسەیە چێ دەسەڵاتی زۆرتر بێ ئەو بەشی زۆرترە بە و ئەو بەشێک لە ناو حیزبەکان خۆیانە
محرومە بن ینی خۆیان هەست بە غوب نەکەن هەستەکەن کە بەشیان کوراوە و ئەمە قڵشتی نێوانیان زۆرترەکەوامە زۆرتر تەقێنێتەوە بەڕاستی لە ناوێنە کا شەماڵ هەمیشە کە باز لە سیاسەتی نیولیبرالیزم و بە دوای ئەو قاچەکانی تری یان میکانزمەکانی تری سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی یەکرێ خەڵکی چەپ و کۆمەنیست یعنی وەک بڵی بڕیارێکی پێشوەختە بێ کە دژایەتی ئەم سیاسەتە دەکاتن. بنەمای ڕخنی ئێوە لە سیاسەتەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی چییە لەم سیاسەتی هەیە؟ خەڵک یعنی چۆن نەمسی یعنی چۆن زەرری ئەم بابەتە دەکا و لە کوێوە زەرر بە کۆمەلگا دەگەێنێ؟ بڕای من سەرەتایەک شت بڵێم ئەوەی کە باسەکرێ سیاسەتی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانقی جیهانی ئەمە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەموو حیزبەکانەوە بە هەموو ئەوەی کە دەسەڵاتی بەدەستەوەی ئەمە سیاسەتی ئەوانە ئەوان ئەیانوێ ئەم پرۆسێ دەست پێ بکەن لەگەڵوان عقدیان کردو بۆ مەشروعیت بەخوایاندن سەیر کە مەشروعیت بەخوایاندن بە خەڵکی کوردستان ئەڵێن بە کەسانێکە لەوانەیە بۆ نمونە قابل بەوە بێ کە بخافلێنجێن پیان ئەڵێن ئەها ئەوە تا ئەوروپاش و سندوقی دراوی نێودەوڵەتی و بانقی جیهانی و UN و هەموو ئەمانش لە پشتیان پرۆژەی ئێمە ئیژنا ئەمان خۆیان نامەیان ناردووە بۆ بانقی جیهانی کەوەرن ئەم راپۆرتە لەسەر کوردستان دابنێن ئەوان خۆیان ئەیانەوێ ئەم پرۆسیسە بەرنە پێشەوە ئەمە حکمی مسبقی ئەوانە پرۆسەی تراکومەکەیان لە ڕێگەی تاوانکاریەوە بە بومبەست گەیشت ناتوانن لەمە زیاتر بە بێدەنگکردنی کۆمەلگا پارەوەکو جاران کەڵەکە بکەن کاتی ئەوە هاتووە ئەو پارەی کە کەڵە کردراوە بیخەنە ئیسیسماراتەوە بیخەنە بەناوی کەرتی تایبەتەوە ئەمەش چۆنەکرێ بەوە ئەکرێ کە تۆ ئەم پرۆسەیە ئەم قەڵەم بازە بی ئەم قەڵەم بازەمە سیاسەتی ئەوان نیە سیاسەتی ئەم حکومەتەیە مووقفی چەپەکان و کۆمونیستەکان بەڕاستی بامە لێرەیە یەک بوو لە حەزە بڵێم من لەوانە نیم بڵێم مەبدەئیەن قەرارم ماوە هەرچیەک سەرمایه‌داری بیکا لە دژی بوەستم و ئەوانە و هەر ئەمە تەنها عینوانی مووقفەکەم بێ زانی چۆنە ئێمە پێویستمان بەوەی ئاڵوگۆڕەکان بناسین و لەسەر مەبنای ئەوەی ئەم ئاڵوگۆڕانە چی زەرەر ئەهێنێ بۆ ئێمە و چی نەک لە قازانجمانەیە بەڵام فرسەتمان پێ ئەدا کە بڕۆین لە بەرامبەری ئەم پرۆسە و زەرەرەکانیا بوەستینەوە چی ئەکرێت بەم شێوازە تحلیل بکەین یان تحلیلی ئێمە و مووقفی ئێمە هەر نایەکی ئاسایی و نایەکی تەبیعیەکە جۆرێک لە دۆگماتیزیس یعنی دۆگماتیزم ئەم بارشی گرتوتەوە دەمە سەر پرسیار لەسەر ڕۆڵی یعنی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانی کە ئێستا هەیە وەکو ڕەدێک وە ڕۆڵی پارتە کۆمەنیستەکان بە شێوەیەکی گشتی پێت نەوتم کە خەڵک ئەم لەم بە خەسخەسەکردە خەڵک لە چی یعنی زەرمەند دەبێ ئێستا بۆ منە هەوڵێکەیە بۆ خەڵک کە ئەم دۆخی ئێستا هەیە پەیوەندی بۆ یە کارەبا بۆ منە 20 ساڵە چانەکراوە لە بەرەوەی کارەبا کەرتی گشتیە بۆیە چاک نەکراوە ئاو خراپە ئێستا بەشی زۆر لە خەڵک ئاوی پاچینیە و ئاو بە پێی پێویست نییە لە بەرەوەی کەرتی گشتیە یعنی وا لە خەڵک ئەی ئەمە ئەگەر تەحویل بێەوە ئەوە باسەکرێ کە ڕەنگە لە ساڵی داهاتوو و ئاویش عقدەکەی ئاویش خەریکە تەواو بێ بدرێتن بە کەرتی تایبەت نرخەکەی گرانە بێ یعنی لە چی ڕێکەوە خەڵک زیانەکە زای چۆنە هەرچی شتێک کە تۆ بە ئاسایی بەبێ بەرامبەر وەرتگرتووە و بە بەشێک لە مافت حساب کردووە بە بەشێک لە مافی خۆتت زانیەوە ئەوانە ئەبێ بەکاڵە شتێک سادەترین شت ئاوە ئاوی پاکی ئەمە ئەبێ بەشێک بێ لە مافی مرۆڤ بەشێک بێ لە حقوقی ئینسان کە من ئینسانم لەسەرم عەرزە ئەژیم حەقم هەیە ئاوی پاکم هەبێ و دەوڵەت دەبێم حەقم بۆ تەوفیرکە ئەمە ئەبێ بە پارە بۆ بە پارە ئێستا خۆی بە جۆرێک لە جۆرەکان بۆ بە پارە یعنی کەم خەڵکەیە بەلوعەکە بکاتەوە ئاو لە بەلوعەکە بخواتەوە لەبەرەوەی ناتوانین تۆ بەلای ڕووبارێکە ڕۆی ئەسڵەن وەکو جاران نییە جاران تۆ بەلای هەر ڕووبارێکە و لە هەر جوێکە بوویشە ممکن بوو ئاو خواردایەتەوە ئێستا خۆت لەمانە ئاپارێتەکە خراپە ئەسڵەن هەموو ئاویان هەموو تێگاوە جا تۆ ئێستا بڕۆ ئەو دێ قسە لە سەرواکە لە نزیکیانەوە بیرێک نەوت لێ دراوە ئاوی بیرەکانی سوێر بووە چاور بۆ یەک دق ئەگەر ئیجازە بی مەسلەیەکی تر ئەوەیە کە بۆ نمونە بە شتێکی بەسیط حیسەی تەموینی کە ئەدرێ بە خەڵکو ئەوانە ئەو ئاردە کە ئەدرێ ئەو برنجەی کە ئەدرێ بە هەر کوالیتێکی خراپۆی بێ هەر شتێکە بێ بەشێک لە تەحملکردنی خەڵکی عێراق و خەڵکی کوردستان بۆ گەماروی ئابووری بۆ برسێتی بەهۆی بوونی ئەمەوە بووە بەهۆی بوونی ئەم حیسەی تەموینی بوو ئێستا ئەمە خەریکە لەبەی نەچێ وە لەناو ئەم پرۆسیسەیە ئەمە ئەخرێتە لاوە چونکە مەسەلە هەر فرۆشتنی کەرتەکان نییە لابردنی ئەو شتانەیە کە پێوترێت سوبسید یعنی دعمی ئەسعار دعمی موادی غذایی دعمی سوتەمەنی دعمی ئەمانە هەموو ئەمانە ڕوون و ئاشکرا دیارە کە خەڵک واقعاً جرفان هەڵتەکاندنی خەڵکە هەر شتێک کە
کە بێ بەرامبەر تۆ وەردەگرت لەمە دوای بێ پارەی پێبی لە باش ئەوەی ئێستا دەبیندرێ ینی ئەوەی کە ناوی خەدەماتی گشتیەوە پەیوەندی بە کەرتی گشتی و کەرتی نیشتیمانیەوە هەیە ستێپ بای ستێپ خەریکی دابەزینی کوالیتەکەیەتی و نەمانێتی بە جۆرێکە ئەگەر سەری خوێندنی گشتی بکەین ئەوانەی زانکۆ خوێندنەکان ئەمە یعنی دەبینین لە ناوچەکانی سلێمانی زۆنی ئەو لە خوێندن نیە لەم زۆنی ئێستاشەیە یعنی ئەوەی ئێمە کە تێدا دەژین تەڵەبە دەچێت بۆ قوتابخانە مامۆستا دەرسێک دێت 4 دەرس نایەتە ژوورەوە ئەمیش پەچی خراوە ئەمەی ئێستا هەیە بە هەماشەوە کەرتی تەندروستیش دەچی بۆ کەرتی تەندروستیش ئەگەر دەچی حەبێکی پاڵاسۆر وەردەگری و دوایی نامینێ مەبەستمەوەی ئێمە دەیبینین ڕۆژانە چەند هەوڵێکە بۆی بە ناچاری ئەگە کەرتی گشتیش بمینێ خەڵک نەتوانێت سوودی لێوەربگرێ و وەکو مناڵی بەرپرسەکان بچن لە مناڵیان نەخۆشخانەی تایبەت لە قوتابخانەی تایبەت لە هەموو شوێنە تایبەتەکان خەدەمات وەرگرن جگە لەوەش هەتا لە قەتاعی گشتی سەحەیە ئێستا لە بەعضێ خەستەخانەکان لە 2 مانگ لەمەوە پێشەوە لە هەندێک لە خەستەخانەکانی سلێمانیشە دەستی پێکردو لە دوای سەعاتێکی دیاریکراوە تۆ بێ پارە بدەیتر ئەمە نازانم چەند ئاگاداری ئەمە هەن ئەمە ڕوویدا ئەمە خەریکە ئەچێتە پێشەوە بەرحاڵ ئەوەی کە بەم شێوازە ئەبرێتە پێشەوە خودی نەخشەکە ئاوایە سەیری نۆم چۆمسکی قسەیەکی کورتی هەیە لەسەر ئەم بابەتە ئەڵێ بۆی کەوا خەسخەسە بکەیت تایبەتیکردن بکەیت چیەکەی لە پێشە خەدەماتەکان و قتاعی گشتی کوالیتەکەی نیتە خوارەوە وێرانیەکەی خەڵک تووڕابێ جوابەکەی ئەوەیە خەتاکەی خێتە ملی کەرتی گشتی دوای زۆر بە ئاسانی بۆ خۆت تایبەتیەکەیتەوە یعنی نەخشەکە ئەوە نییە بڵێ شتێک بێت مەسەلەیەک بێت عقلی زۆر زیرەکی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی وەزارەت ئەمانە پێی پێبردەبێ ئەمە نوسخەیەکە لە شوێنی تر تاقی کراوەتەوە و خەریکە ئەم نوسخەیە دووبارە لە کوردستانە جێبەجێکەنەوە هەر وڵاتێکی تری سەرمایه‌داری کە باشی بە دانیشتوانی نییە باچی بە ئینسانیە لەم کۆمەلگایە مەبدە و ئەساس بۆی کۆکردنەوەی قازانجە مەبدە و ئەساس بۆی ڕبح و زیادکردنی قازانجی سەرمایە ئەوە هەماشت دووبارە بێتەوە لە بەرامبەرم بارودۆخە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەزمموی جیاوازمانەیە لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە حراکی ئیجتیماعی وەکو ڕەدێک بەرامبەر ئەو هەڵومەرجەی کە دروستە بێ ماوەیەکە لە هەرێمی کوردستان بە جۆیە لە جۆرەکان ناڕەزایەتی و احترازی ئیجتیماعی دەبیندرێ و بەڵام تا بە ئێستا نەیتوانیوە ئەم کاریگەریە هەبێ کە دەسەڵات ناچار بکە بە پەشیمانکردنەوەی یعنی لەو مامەڵەی کە دەیکە لەو ئیدارەدانەی کە دەیکە بزوتنەوەی کۆمەڵایەتی لەم دۆخە دەتوانێت چ ڕۆڵێک بینیوە ئەوەی ئێستا هەیە دەتوانین چی ناو بنین بە بڕای من ئەم دۆخی ئێستا هەیە ئەم ناڕزایەتیانی کە کراوە بە وفقێک و بە ئاسوەیە کە تۆ ئیبینی زاڵە بەسەریا ئەوانە ناڕزایەتیەک نی سەرنجام بتوانن دەستکەوتێکی ئەوتۆ بەدەست بێنن و دەرەقەتی ئەم پرۆسیسە بێت بەعکسەوە زۆر جار چونکە ئەم ناڕزاییانە سیاسەتێکی دروست و ئاسوویەکی ڕۆشن ڕابەرایەتیان ناکە خۆیانە بن بە بەشێک لە پرۆسیسەکە ئەی تۆ زۆر ئاسانە خەڵکێکی تووڕا کە هاتوۆتە سەرجادە بەبێ ئەوەی بەرنمەیەکی وازحینەوێ بە هەر ئیتیجایەکە بتەوێت توانین تەوجیهی بکەیت تۆ مەسەلەن بۆ نمونە دەسەڵات میدیای بەدەستەوەک بەڕێزت باست کرد دام و دەستگاکانی دەوڵەتی بەدەستەوەیە هەموو ئەو جێگانەی کە قسەی تیاکرێەوە بیر و بۆچوونی تیا بڵاو بێت تۆ مەگەر قەناتێکی وەکو قەناتەی ئێوە ئەژینە هەموو جێگاکانی تر هەمان ئەو شتەی تا ئەوترێتەوە هەمان ئەو شتێک تا دووبارە ئەکرێتەوە و سەرنجام ممکنە ئەو تووڕەیەی کە خەڵک ئێستا هەیەی هەمان ئەو تووڕەیە بێت کە لە قتاعی گشتی هەیە کە نۆم چۆمسکی باسێکە ینی بە جۆرە لە جۆرەکان ئەم جوڵانەوەیە ئاراستەی ئەوە بکرێت کە ببێ بە زەخیرەیەک بۆ ئەنجامدانی ئەو پرۆسیسەی کە ئەیانەوێ من مەبەستمەوەی لەگەڵ هەموو دامێکمان لەگەڵ هەموو پشتیوانیەکمە و پێم وایە خەڵک تەواو ئەبێ ئازاد بێت لە دەربەری ناڕزایەتێکە خۆ بەڵام دیارە مەسەلە ئەوە نییە کە هەر خەڵک هەر شتێکی کردووەمانێمە بە تەنها چەپڵە لێ بدەین خەڵکانێک کە بیانەوێت ئایندەیەکی باشتر بۆ کۆمەلگا بێنە بێ بە چاوی تیژەوە سەیریکەن وەگەر هەندێک زار جادەش یعنی لە ڕێگای جادەوە مەشروعی جیا دەخرێتە ڕوو معلومە من وازانم ئەزانی چۆنە من بە کورتی بیڵێم ناڕزایەکانی ئێستا ئەبێ لە جادەوە بڕواتەوە ناوگەڕەکەکان ئەبێ لە جادەوە بڕواتەوە شوێنی بەرهەمهێنانەکان ئەبێ لە جادەوە بڕواتەوە دایرەکان بە بڕوای من ئەوەیە ئەزانی چۆنە گەڕک شوێنی کۆبوونەوەی خەڵکە خەڵک ئەتوانێت کۆبوونەوەی گشتی خۆی بکە خەڵک ئەتوانێت نوێنەری خۆی هەڵبژێرە خەڵک ئەتوانێت هەڕەشەیەکی ڕاستەقینە بۆ سەردەسەڵات دروستکە مشکلەی ناڕزایەتەکانی کوردستان ئەوەیە کە تۆ هیچ هەڕەشەیەکت نییە هیچ پرۆسەیەکی ئیسلاح لە دنیاە بەوانی ئەوروپاشەوە بەبێ هەڕەشەی شۆڕش و یاخیبوون نەکراوە نەبووە
یعنی ئێستا خەڵکانێک دێن باسەکەن مەسەرەن ئەوروپای شەرقی سەیریکە و ئەوروپای شەرقی ئاوا بۆ ئەوروپای غەربی ئەم ئیسلاحاتانەی تیاکرا ئەوروپای غەربی بۆیە ئیسلاحاتی کرد لەبەرەوەی ئەوروپای شەرقی شۆڕشی تیاکرا بوو و باسی سۆشیالیزمەکرا و باسی عەدالەتەکرا و باسی یەکسانی ئەکرا بۆ ئەوەی ئەمە ئەوروپای غەربی نەکرێتەوە ناچار بوون بڕۆن ئەو مافانە بدەن. من خۆم لە سویدەوە هاتووم تاریخی سوید نیشانی ئەدا ئەو ڕۆژەی بڕیاریاندا مافی دەنگدانی گشتی بۆ خەڵکی سوید بەڕەسمی بناسن چەند ڕۆژێک دوای ئەو ڕاپەڕی نەبوو کە لە رووسیا کرا و لە مەترسی هەڕەشەی شۆڕشی ئۆکتۆبەری رووسایە بوو کە ڕازی بوون دەنگدانی گشتی و مافی دەنگدان بۆ هەموو کەس قایل بن. ینی پرۆسیسەکان پرۆسیسی ئیسلاحات هەمیشە پاشخانەکەی ئەوەی لە پشتیەوە وەستا ئەوەی دامیەکە هەڕەشەیەکە بە یاخیبوون و بە شۆڕش خەڵک ئەبێ ئەم هەڕەشەی لە بەردەست لە کوردستانە نییە. ئەوەی وتت لەسەر بنەمای شوێنی کار قسە لێرە ڕۆڵی سندیکاکانی کرێکاران و یعنی ڕێکخراوەکان دێتە پێش لە هەرێمی کوردستانە ئێمە بۆ نمونە مامۆستا کاتێک خۆپیشاندان نەکا یەکێتی مامۆستایانت هەیە زیاتر یعنی ژمارەیەکی زۆر زیاتر لە 100,000 مامۆستایەیە هەڵە نەبم سندیکای کرێکاران 120,000 ئەندامی هەیە سندیکای ڕۆژنامە نووسان هەشت نزیکەی 5,000-6,000 ئەندامی هەیە کە چی ئەوەی قسە نەکە لەم هەڵومەرجی ئێستا هەیە سندیکاکانن یعنی خەڵک بەبێ ئەوەی کەسێک ئیتیجای بکە تەنانەت هێزە سیاسیەکانیش خەڵک خۆی دێتە سەرجادا. بە بڕای من بەشی زۆری ئەو سندیکانە بۆ کۆنتترۆلکردنی خەڵکە ینی بەشی زۆری ئەو سندیکانە پەڕۆیەکیان لە سندیکاکانی ڕژێمی بەعزدا دادڕیەوە بە من تۆمەتەکە تۆخ نەکەمەوە نەڵێ وەکو ئەوانوان بەڵام پەڕۆیەکیان لەو دادڕیەوە جۆرێک لاسایی ئەم نموزجاکەنەوە زۆر جۆرێک ئۆرگانێکن بۆ کۆنتترۆلکردنی ناڕزایەتیەکان بۆ کۆنتترۆلکردنی خەڵک ئەم سندیکایانە سندیکای ڕێخستنین و مشکلەی ئەساسی ئەم کۆمەلگایە ئەوەیە سەیری هەموو ئەو کۆمەلگایانی کە پرۆسیەی تایبەتیکردن و پرۆسەی ئەم پرۆسەی نیۆلیبرالیزمی تیاچۆتە پێشەوە لەگەڵ ئەوەشە کە سندیکایتون بە قوتیان هەبوو بەهێزیان هەبووە لەگەڵ ئەوەشە کە حیزبی چەپی بەهێزیان هەبووە لەگەڵ ئەوەشە کە پێشینەی خەباتیان هەبووە بۆ خواستەکان و داواکارەکان و ئامادە بوون لە شەقاما بوونوانە لەگەڵ ئەوەیە زەرەری زۆر زەبەندیان کردووە جا تۆ خۆت بێنەرە و کوردستان و وەزعیتەکە ببینە تۆ لە کوردستانێکە ژی 25 ساڵە بەڕاستی تۆ سندیکایەک و ڕێکخراویەکی واقعی چینی کرێکار ڕێکخراوەیەکی واقعی توێژێکی دیاریکراوە کە نوێنەرایەتی لە بەرژەوەندی ئەوان کە حیزب داینە نابێ یعنی من کە بووم بە نوێنەری کرێکاران لە ڕێکخراوێکی کرێکاریە کرێکارەکان بوون کە من ئەبێ جوابی خواستەکان و جوابی مەسایلەکانیان بەمەوە ئەگەر نەیدەمەوە بتوانن لام بەرن یەکدانە ڕێکخراوی وات لەم کۆمەلگایانی بەرنامەکەم کەم ماوە زۆر جار کە یعنی خەڵکی کۆمەنیست و خەڵکی سەب قسە لەسەر هەڵومەرجەکە دەکە یعنی زۆر جوان خەریکی شیکردنەوەی و ناسینی هەڵومەرجەکەیە بەڵام لەبارەی میکانزمی کارکردن لەبارەی کاری مەیدانی و لە ئێستا چۆن ڕوبەڕووی سیاسەتی نیولێبەرالیزم و مەترسیەکانی لەسەر خەڵک ببینەوە کەمتر عەمەل و وەفاکت دەبیندرێ ڕۆڵی ئەم ناوانەی هێنام چییە بێ لە ڕێگەگرتن لەم سیاسەتی ئێستا هەیە من دیارەتوانم بە توول و تەفسیل لەسەر ئەم مۆزوع قسە بکەم و زۆریش تەرحم هەیە زۆریش بیرکردنەوەم هەیە لەم بابەتەوە بەڵام لەبەرەوەی کاتی بەرنامەکەت ڕێگەت پێنادا با من یەکشت بڵێم ئێمە پێویستمان بەوەیە چەپ و کۆمونیستەکانی کوردستان پارادیم ئەو چوارچێوەی بیرکردنەوەی بزوتنەوەی داواکاریەکان بەجێ بێڵێ بچێتە سەر بزوتنەوەیەکی تر کە من ناوی ئەنێم بزوتنەوەی تەدەخولی ڕاستەوخۆی جەماوەر لە بەڕێوەبردننی کاروباری خۆیە بزوتنەوەی دروستکردنی خۆبەڕێوەبەریەکان بزوتنەوەی گرتنی شارەوانیەکان بزوتنەوەی کۆنتترۆلکردنی گەڕەکەکان بزوتنەوەی دروستکردنی هەرەوەزیەکان لە گەڕەکەکانە بۆ تۆفیرکردنی خەدەمات و ئەمانە خەڵک پێویستی بەوەیە تەدەخولکا بۆی خۆی لە خوارەوە کۆمەلگا بەڕێوەبەرێ ئەمە ئەو ئەلتەرناتیوەیە کە جوابی هەلومەرجی نالەباری ئەمنی ئەداتەوە تووشی شەڕی دەستە و یەخەمان ناکە لە دەسەڵاتە و بەردەفڕچەی سەرجادە نییە و مۆلۆتۆف هاویشتن نییە و قیناع نییە و عالەمی سوور و ئەوانە نییە کە دیارم نەزانم بەشێک لە چەپەکان زۆریان حەز لەمەیە زۆر بەمە ڕاهاتوون بەڵام دیارم سیناریۆ لە زۆر شوێن تاقی کراوەتەوە ئەم پرۆسیسی خەسقەسەیە چۆتە پێشەوە بە هیچ ئەنجامێک نەگەیشتووە ئەمانە نییە ئەمانی کە باسم کرد بەڵام خەڵک ئەکا بە خاوەنی ئیرادە خەڵک ئەکا بە خاوەنی خۆی ئەمە چییە و پاڵپشتی بۆ ئەزمونەت چییە بە بڕوای من خەڵکی چەپ و خەڵکی کۆمونیست و خەڵکی شۆڕژێر و لاوی تووڕە وجودیان هەیە لەم کۆمەلگایەیە کاکیوە کێشەیەکی گەورەی ئەم کۆمەلگایە ئەوەیە کە لەسەرەوە دەسەڵاتێک بە تایبەتی لەم شاری هەولێرەیە ئەی چەپێنێ نایڵە دەنگ بەرزکاتەوە لە خوارەوە وێرانیەکی دروست کردووە و نەتیجەی ئەمە با دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بزانن و ئێمە چەپەکان و کۆمونیستەکان لە دڵسۆزیمانێ بۆ ئەم کۆمەلگایە نەتیجەی ئەمە خەتەرە ئەم کۆمەلگایە بەرەو تیرۆر ئەڕوە بەرەو تەقینەوەیەکی
گڕکانێک لە تووڕەیی ولا ژێرپێنانی هەموو شتێک ڕوا ئەو ئینسان سەربڕینێ لە چەند دەسەڵات لەمە بەرپرسیارە بەرپرسیاری ئەوەش ڕۆڵی پارتەچە کۆمۆنیستەکان چییە لە سەرکردایەتی نەکردنی و ئاراستە نەکردنی ئەم ناڕازە ئاراستە نەکردنەکەی ئەوەیە ئێمە پێویستمان بەوەیە تێگەیشتنمان بۆ سیاست بگۆڕین تێگەیشتنمان بۆ مواجهە بگۆڕین تێگەیشتنمان بۆ بگۆڕین کە قسە لەسەر ئەوە نییە من چی ئەمەیە بڕوخێنم قسە لەسەر ئەوەیە من چی ئەمەوێ بیناکەم ئێمە کۆمەلگایەکی وێرانین استراتیجی شۆڕژ لە کوردستانە کە شۆڕژ بە معنای ڕاپەڕین و نازان چی بەکار نایێنە بە معنای ریڤۆلیوشن ئینگلیزیەکە بەکارێ معنای گۆڕینی کۆمەلگا لە بنەوە لە ڕیشەوە استراتیجی ئاڵوگۆڕی شۆڕژێران لە کوردستانە بیناکردنە نەک ڕووخاندن ئێمە پێویستمان بەوەیە بنا بکەین ئەگەر نام دەسەڵاتە لەسەرەوە بۆ خۆی تێک و پێک چووە لەسەرەوە تێک و پێک چووە وە باکی بە کۆمەلگاژ نییە بەڕاستی ئەوە ئێمەین ئەبێ خەمی ئەم کۆمەلگایە جناب دەڵێی کە لە شوێنی کارەوە لە گەڕەکەکانەوە خەڵک فێری ئەوە بێ خۆی بەڕێوە ببە و خۆی ڕێک بخا بڵێ ئەزمونمان هەیە ئەزمموی وڵاتان چیمان ئێمە توانین سەیری ڕۆژئاوا بکەین لە ڕۆژئاوا یەکشت بڵێن ئەمەی کە ئێستا لە کوردستانە ڕوویداوە ئێمە لە دوای ئینتیفازە و لە بینی دوو ئەلتەرناتیڤا بووین ئەمان توانی ڕێگای شوراکان هەڵبژێن شوراکان لاو بوون گەنج بوون مەجموعەیە شیعاراتیان هەبوو خەڵک ئێستا ممکنە پێیان بڵێ شیعاراتێکی واقعی نەبوون بەڵام یەک فۆڕیان هێنا بۆ ئیدارەکردنی کۆمەلگا کە کۆمەلگا لە ڕێگەی نوێنەرانی ڕاستەوخۆی خەڵکەوە ئیدارە بکرێ ئەم حیزانە هاتن وتیان نا ئێمە هاتوین ئێمە ئیدارەیەکن سەرنجام ئیدارەکردنی ئەم حیزبانە بوو بۆ ئەنا ئەبێ خۆیان دەوڵەمەندکەن کاکە ئەمە مەسەلەیە نیە بەعزێ جارێک ئەژێرنەوە بۆ دزیەتی و نازانم بێ مۆراڵی ئەوانە مەسەلە مۆراڵ نییە ئەوان هاتن ئەیانێ کۆمەلگایەک بەڕێوە بەرن ئێتۆ چینی بۆ ژوازی بیت دەسەڵاتی سیاسی بەدەزێنی دەسەڵاتی سیاسیت بەدەستێنا مادەم کۆمەلگاکە تەبقاتیە بچینی بۆ ژوازی ئەمان دەسەڵاتی سیاسیان بەکارهێنا بۆی خۆیان دەوڵەمەند کرد ئێمە گەیشتین بەم ڕۆژە من پێم وایە ئەو ئەلتەرناتیڤە لە مێژووی کوردستانە هەیە و ئەو ئەلتەرناتیڤە کە من باسیەکەم ئێستا لە ڕۆژاوای کوردستانی شان ئێمە پێویستمان بەوە هەیە بچینە سەر ئەمەوە پێویستمان هەیە بیر لەوە بکەینەوە من بانگەوازم بۆ هەموو گەنجەکان بانگەوازم بۆ هەموو چەپەکان ئەوەیە هێندەی بیر لەسەر جادە و عەلەمی سوور و بەردەفڕچێ و مۆلۆتۆف و قیناعەکەنەوە ئەوانە کە بەشێک ممکنە نەخشیان دانابێ ئەمە بکەن لە کوردستانە بیر لەوە بکەنەوە کە خەڵک بکەن بە خاوەنی شتێک بەردێک دابنێن تا بتوانین بەردی تری لەسەر دابنین و لە خوارەوە بینای ئەم کۆمەلگایە ڕێکخینەوە لە خوارەوە دەسەڵاتی ئایندە دروست بەڕێز شەماڵ عەلی هەڵسوڕاوی کۆمۆنیست گەلێک سپاس بۆ ماوەی لەگەڵم بوویت گفتوگۆ لەگە بەڕێستان تاموچێژی تایبەت بەخۆیەیە زۆر سپاسانەکەم سپاس بۆ بەڕێستان بینەران هاتینە کۆتەنامە مڵقەی بەرنامەی ئەڤڕۆ لەگەڵ بەڕێز شەماڵ عەلی گفتوگۆمان لەبارەی بەردەوامی قەیرانەکان و سروشتی ناکۆچیەکانی ئێستا هەرێمی کوردستان و ئیدارەدانی قەیرانەکان بە ئاراستەی جێبەجێکردنی سیاسەتی نیولیبرالیزم و خەسخەسەکردن و فرۆشتنی کردەکانی تایبەت و دوجاریش خوێندنەوەمان بۆ ئەوەی ئێستا هەیە ئەم ناڕەزایەتیانی ئێستا هەیە و چۆن ئەم ناڕەزایەتیانە بتوانن جێگا و شوێنی خۆیان بژێڕن بۆ گەڕانەوەی ماف بۆ هاوڵاتیان تا ئەڤڕۆیشتە لە بەیانی پێتان دەگەینەوە کاتێکی ئارام بۆ هەموو لایەک سپاس بە هاوڕیانم لە کۆنتڕۆل ستۆدیۆ.